حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم لەم ڕادەینە سەر بابەتێکی بچووک، کەلیمەیەکی کورت، کەلیمەیەک کە لە قورئانە نەهاتووە، بەڵام پێش و دوای نوێژی تەنیوە، لە ناو نوێژیشا چەندەها جار دووبارە و چەند بارە ئەبێتەوە. تۆ بڵێ و کەلیمەیە چی بێ؟ زانیتان؟ دوو کەلیمەیە. یەکێکی زیرەک، ئافرین، هەدیەکە بۆ تۆ. الله ئەکبەر. الله ئەکبەر ئەو کەلیمەیە کە لە نوێژە چەند جار دووبارە ئەبێتەوە و بۆ ڕەمزێکی نوێژیش و هەموو حرەکات و سەکەناتی نوێژیش غەیری سەمیع الله لیمەن حەمیدە بەبێ ئەو تەواو نابێ. لە هەموو کاتێکا هەرەڵەی الله ئەکبەر الله ئەکبەر، دووبارە الله ئەکبەر. لە کاتی بانگە 6 جار دووبارە ئەبێتەوە، لە کاتی قامەتیشا چەندەها جار دوو پاتە بێتەوە، لە کاتی نوێژ و ڕکاتی یەکەما 6 جار دووبارە ئەبێتەوە، ڕکاتەکانی تر 5 جار دووبارە ئەبێتەوە. لە پێش نوێژە تەسبیحاتەکەی ئەڵێی سوبحان الله والحەمد لله والله ئەکبەر 10 جار دووبارە ئەبێتەوە. لە دوای نوێژی 33 جار دووبارە ئەبێتەوە. لە دوای سەلامدانەوەی نوێژیش ئیبن عەباس فەرمێ ما كنا نعرف انقضاء صلاة رسول الله صلى الله عليه وسلم إلا بالتكبير. ئەمان زانی نوێژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواو بووە بە الله ئەکبەر. یعنی الله ئەکبەر بۆ چی؟ ئەم هەموو شتە، ئەم هەموو ئیهتیمامە، ئەم هەموو وێزگەیە، ئەم هەموو دووبارەکردنەوە. خۆی الله ئەکبەر یعنی چی؟ یعنی خوا گەورەترە. یعنی چی خوا گەورەترە؟ لە زمانی ئینگلیزییا پێوترێ گرێتەر. گرێتەست گەورەترین؟ نە. گرێیت گەورەیە؟ نە. گرێتەر یعنی خوا گەورەترە. ئەمە معنا نابەخشێ، وەرە بیکەرە بە کوردی و بە ئینگلیزی، حتا بە عەرەبیەکەش. یعنی چی خوا گەورەترە؟ لە چی؟ مادەم تۆ پلەی بەراوردی هێنا ئەبێ شتێکم پێ بڵێیت کە بڵێی خوا لەمە گەورەترە. بەڵێ ئەڵێیت خوا لە هەموو شتێک گەورەترە. لە چی؟ خوا لەو خەمەی لە دڵمایە گەورەترە، خوا لە ئیشەکەم گەورەترە، خوا لە پارەکەم گەورەترە، خوا لە پلە و پۆستەکەم گەورەترە، خوا لە خوێندنەکەم گەورەترە، خوا لە تیجارەتەکەم گەورەترە، خوا لە نەخۆشیەکەم گەورەترە، خوا لە کێشە خێزانەکەم گەورەترە، خوا لە هەموو شتێک گەورەترە کە ئیستاکەنە ئەیوێ نوێژەکەم لێ تێک با. بۆیە کە ئاوا دەستە بەرز کردەوەتە الله ئەکبەر یعنی چش؟ یعنی خوایە من تۆم هەبیت هیچی ترم ناوێ، دەربەستی هیچی تر نیم، هەموو کێشە مۆشاکیلەکانم ئەوە خستە پشتەوە. ئێستا بەس تۆ لە هەموو شتێک گەورەتری، تۆ ئەتوانی کێشەکانم بۆ چارەسەرکەیت. بۆیە زۆر کۆڵم بەمەوە هەڵنەگرتووە. بۆ ئینسان کە بەم ڕۆحیەتە لەگەڵ خوای گەورەیە تەعامولەکە، خوای گەورە ئەناسێ وەکو خۆی ئەگەر خوای گەورە بناسێ لەگەڵ الله ئەکبەرەکەیە دەسە کاتە پڕمەی گریان. سبحان الله. خۆشەویستەکەم یعنی چی خوا گەورەترە؟ یعنی خوای گەورە بە مەخلوقاتەکانی ئەناسرێ. ئەستێرەیەکمان هەیە پێوترێ بێستڵ جووس، بەیت الجەوزا، یەک ئەستێرەیە، بەڵام حەزەکەم تەنها حەجمەکەی بزانن. ئەگەر ئەم ئەستێرەیە بێنین بیکەین بە 274 بەشەوە. چەند؟
274 بەشەوە یەک بەش لەو بەشانە وەرگرین. ئەم بەشەش بکەین بە 1 ملیۆن بەشەوە. 1 بەش لەم ملیۆنە وەرگرین. اینجا ئەستێرەکەمان بەش کرد بۆ 274 1 بەشمان لێ وەرگرت، ئەم بەشەمان کرد بە ملیۆن 1 بەشەوە. ئەم بەشە یەکسانە بە خۆر، یەکسانە بە بارستایی و قەبارەی خۆر. خۆریش بیکە بە ملیۆنێک و 300,000 پارچەوە، 1 پارچە لەوانە یەکسانە بە زەوی. ئەم زەوی کە ئەم هەموو خەڵکە شەڕی لەسەرەکا و دەستە و یەخە بۆی دائەنیشن وەکو ئەوەی کە بەقایان لەو ئەرزەیە هەبێ. سەخوای گەورە پێتەڵێ ئەزانی تۆ چەند بچووکی، ئەزانی ئەستێرەکە و چەند بچووکە، ئەزانی تۆ لە چاو عەزەمەتی من و خەڵقی منە چەند بچووکیت. تۆ خۆ بەراورد مەکە بە من، خۆ بەراورد کە بە مەخلوقاتی تری خوای گەورە. اینجا هەستەکەیت ئینەکە لەن تەخریق الأرض وەلەن تەبلوغ الجبال طولا. تۆ بەقەدر شاخەکان وەزنێ نابێ، قیمەتێ نابێ، باڵاو نابێ. ئەوەش قورسنی بە زەوی ڕۆ بچیت. بۆیە بچووکی خۆمان نیشانەدا، حەجمی خۆمان پیشانەدا. فمە ئەی ئینسان، ئەگەر من ڕەحمت پێ نەکەم تۆ چۆن بە دوای ڤایرۆس و میکرۆبە ئەگەڕێیت، بە میکرۆسکۆبی طبیعی نایبینیت، تۆش لە هیچ شوێنێکی ئەم کەونەوە ئاوا دیار نیت. لەبەرەوە کاڵی ئەڵڵاهو ئەکبەر، حەجمی خۆت بزانە، قەدری خۆت بزانە، ڕێزی خۆت بزانە. خوایە تۆ گەورەتری لە شەیطان، خوایە تۆ گەورەتری لە هەموو دەچی. بەخوا بە مسەلسەلەکە تەواو بێ، ئەنجا با یاریەکە تەواو بێ، لە بینی یاریەکەیە، لە بینی فاسی لە چارێکەکەیە نوێژەکە ئەەکەم. خوایە تۆ گەورەتری لە مسەلسەلات، لە زنجیرەکان، خوایە تۆ گەورەتری لە یاریەکان، خوایە تۆ گەورەتری لە مۆعیدی ئیشەکانم، خوایە تۆ گەورەتری لە هەموو ئەو شتانی کە مێشکی گرتم و مەشغوڵ مەکە. خوایە تۆ گەورەتریت لە هەموو شتێک لەم کەونەیە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەگەر لەگەڵ ئەم کەلیمەیە ڕاست بڵین، ئەگەر لەگەڵ ئەم کەلیمەیە واقعی بین، ئەمە ئینزارە سوورەکەیە کە هەڵە بێ هیچ شتێکی تر ناتوانێت بێتە سەر خەت لەگەڵمانە غەیری ئەڵڵا نەبێ. بۆیە بەڕۆح ئەبێ ئاوێتی ئەم کەلیمەیە بین، بڵین ئەڵڵا یەکەم و ئەخیر. چکە کە نوێژت کرد ئەڵێی ئەڵڵاه ئەکبەر، بە ئەڵڵا دەست پێیەکەی. بڵێ ئەی بەچی کۆتایی پێێنی بە سەلاممانەوە؟ ئەڵێ ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، یعنی بەرەکاتی ئەڵڵا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله. دیسان ئەڵڵا یعنی ئەخیر و بدایەتی نوێژەکەت یەک کەوانەیە، ئەڵڵا بە ئەڵڵا، هیچی تر لە بینی ئەو دوو کەلیمیشە ناتوانی دەرچیت، چونکە ئەمە ناوی ذاتی ئەڵڵایە. خۆشەویستەکەم، ماوسە عەبدولحەمید کوشک فەرمێ یەک کات لە ئەڵڵاه ئەکبەر تێگەیشتم، ئەو کاتەی کە جەمال عەبدولناسر توغیانی بوو، بەرنامەیەکی ئەلمانی بۆ میسر هێنا بوو، دەستوری شەریعەی ئیلغا کردەوە، دژایەتی خوای گەورەی کرد هەتا وەکو توانی. دوای ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد لە تەلەڤیزۆنا دایان ناو، مەلایکیان بەرامبەردانا، لە ناو سنووقێک و تابوتێکا بوو، لاشەیەکی سڕبووی ساردەوە بوو. مەلاکە کەوتی ئەڵڵاه ئەکبەر. ئەنجا تێگەیشتم ئەڵڵاه ئەکبەر یانی چی؟ چوار ئەڵڵاه ئەکبەری لەسەر کرد. ئەنجا تێگەیشتم یعنی تاغوتەکان، یعنی ملهوڕەکان، یعنی خۆ بەزنجانەکان. خوا لە ئێوە گەورەترە. ڕۆژە بێ ئاوا ئەچنەوە بەردەسی. لەبەرەوە ئەڵڵاه ئەکبەرە کە لە هەموو شتێک گەورەتر و عەزیمترە. ئەو معنایە هەموو جارێک پێی بەرزەبینەوە، چونکە ئەڵڵاه ئەکبەر لە هەر شوێنێکە، لە هەر شوێنێکە، لە هەر بەرزیەکە، لە هەر گردۆلکەیەکە، لە هەر شاخێکە نەمانتوانی سەرکەوین، ویستیشمان عروجکەین و بەرزبینەوە بۆ ئاسمانەکان. ئەمە شەحن و ئەمە حەشۆی لاشەیە، پێی بەرزەبیتەوە. لە هەر شوێنێکە پەکت کەوت بڵێ ئەڵڵاه ئەکبەر، بۆ ئەوەی کە چینی
طبقەکانی ئاسمان ببڕیت هەتا وەکو ڕۆحەکەت بەرزە بێتەوە و وا ئەزانی ئیستاکەنە لە حوزوری خی گەورەیە ئەو دوورکات نوێژەکەی یاخود دوایین دوورکات نوێژە بێ کە لە دنیاە ئەیکێت و دواتر ئەچیتەوە بەردەسی پەروەردگار پێشەوەی کە الله ئەکبەرمان لەسەر بکرێ با لە مانای الله ئەکبەر تێ بگەین کە ڕۆژانە دێها و سەدەها جار دووبارەیەکەینەوە. سلام علیکم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.